الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لدرساني بيشوى لخزمة مختصر منهاج القاصدين إمام زاناي بايا برز إمام غزالي باسی ئەومان کرد کە ئینسان هەتا بکرێ عەبدایەتەکانی بەنهێنی بەدزیبکە بۆی تووشی ڕیا نەبێ، خوا نەخواسە و عەمەلەکان و کردەوەکانی هەمووی هەڵوەشێتەوە ئیحباط ببێ. ئەمڕۆ لە خزمەتانە فەسڵێکی نوێ غەزالی باسەکە. ئەم فەسڵەش باسی ئەوە ئەکات کە هەندێک جار ڕوخسەت دراوە بۆ هەندێ مەبەست ئینسان تاعەتەکانی خۆی دەربخە، و ڕوخسەت دراوە بەوەی عەیبەکانی خۆی بشارێتەوە، گوناهەکانی، و بە تەبیعەتی حاڵ و پێویستە کەسی موسڵمان پێی ناخۆش بێ کە عەیب و گوناهەکانی لە لای خەڵک دەرکێ و خەڵک زەمی بکەن. ئەفەرمێ سەرەتا بزانە ئیسرار لە ئەعمالە تا بیشاریتەوە ئەوە ئیخلاسی زیاتر دەسەکێ و لە ڕێ نەجاتە ئەبێ، بەڵام وا تەسەوور نەکەی لە مەسەلەی دەرخستنی عیبادەتەکانیشە تۆ ئیتر هەر هەمووی لە دەست دەرچێ. نە، لەوێشە فائیدە هەیە، چکە کە ئینسان بە نهێنی هەندێک عەبدایەتی کە کردی کە ون بوو زۆر کات کەسی تر ناتوانێت چاوی لێ بکە، دەعوەی سامت ئەوەستێ. بەڵام ئەگەر هات و کردەوەکان دەری خست لە هەنێ شوێنە فائدەکەی بریتێ لەوە الاقتداء، خەڵک شوێنی ئەکە و ترغیب الناس في الخير، و ئەکە خەڵک هان بدا بەرەو خێر. پێغەمبەریان صلی الله عليه وسلم باسی قەومێکی زۆر هەژاری کرد. کەسێک لە هاوڵان چوو زەمبیلەی خورمای هێنا، ئەوەندە قورس بوو لار بووبوویەوە بە چ حاڵێ بۆی هەڵەگیرە، هێنای داینە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی ئەمە بۆ ئەم قەومە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ کرد. خەڵک کە ئەمەیان بینی هەموو پەلامەریاندا شتیان هێنا. فەرمووی من سن سنة حسنة في الإسلام كانت له أجره وأجر من عمل به. أو كسي سنتي حسنة، سنة حسنة لإسلام سنة حسنة برپا کرد، هەچ کەس جارە ئەجری خۆی دەسەکەوێ، هەچ کەسیش بی کە ئەجری ئەوانە ژۆکوای ئەم کرد بێتی، هی هەر هەمویان ئەبات کابوو ئیقتیدا بە ظاهر ئیشکردن ئەو فائیدەیەکی تایبەتی خۆی هەیە. ئەعمالەکانیش هەندێکیان ناکرێ، مەسەڵەن چۆن ئینسان ناتوانێت بە ئیسرار و بە دزی بیکە. بە نمونە مەسەڵەن حەج چۆن بە دزیەکە، هەر چۆن نەبی کە هەر ئاشکرا ئەبێ، جیهاد لە پێناوی خۆی هەر ئاشکرا ئەبێ، ئەمانە کە ناکرێ ئیسراریان پێ بکرێ. ئەفەرمێ ئەی ئەو کەسەی کەوە ئیزهاری ئەعمالەکان دەکەیت و هەندێک لە کردەوەکان بە ئاشکرا ئەکەیت، دائیمە مراقبەی دڵت کە ئاگال لە دڵە بێ، هەوڵدە خۆشەویستی ڕیای تیا مەهێڵە، پاکی کەرەوە، تەنها یەک مەبەستی تیا بۆی خەڵک هەندێک ئەم کردەوە چاکە جێبەجێ بکە. جاری وە هەیە بە ڕێگایەکە ئەڕۆی بەردێک لەو ڕێگایە لا ئەدەی، ئەلەو کاتە احتیمالە شەیطان بە خەڵک بڵێن پیاوی چاکە، ئەوە فڕێ بدە لە زەهنی خۆتە، بڵێ بە خەڵکیش فێر بێ بەرد لابە لە سەرجادە، ئەم نیەتە بێنە لە دڵە، وی خەڵک فێری ئیقتیدا ببێ، خەڵک شوێن کە ئینجا هەر کەس سەیری تۆی کرد و کردی تووشی ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی خۆی ئەبێ. ئەفەرمێ سبحان الله جاری وایە کەسێک یعنی خۆی تەسەووری نەکردووە، ئیشێکی خێری کردووە، ئەم ئیشە خێرە وردە ڕۆشتووە لە ڕۆژی قیامەتە ئەی هاوار من بەردێکم لابردووە، هەزاران بەرد نووسراوە، نازانێ ئەم بەرد لابردنەی ئەم بۆتە سەبەب و هۆکار بۆەوەی هەزاران بەرد لابرێ و هەموو ئەجرەکەش بۆ ئەم نووسراوە کووای خۆی لای بردبێ. ڕێگایەکی ئەم ڕێک کردوێتەوە، هەزاران ڕێگای بۆ نووسراوە، چونکە هەزاران کەس بە دوای ئەمە شوێنی کەوتون و بە گوێیان کردو. بۆیە پیاوە گەورەکان دائیمە هەم بە کردەوە هەم بە وەسایاشتی زۆر گەورەیان هەبوو. بنمونە مەسەلەن ئەبوو الوەفا
سیرەکەی هەم خۆی داری خورمای ناشتووە هەم ئەمریشی کردو داری خورما بنێژ ئەبوو لۆفا لە نێرگزە جار بووە تاکە لادێک لەم منتیقی خۆمانەکە داری خورمای تیا بێوێ داری خورمای بەرزبەرزی تێ ینی هۆکارەکەی چییە هەر ماوەتەوە بە دوای خۆیان ئەویتر ناشتوێتی ئەویتر ناشتوێتی ئەویتر ناشتوێتی یان دیقەت بدەی مەسەن لە مزگەوتەکانی عامی منتیقی هەورامان یا عامی کوردستانیش داری سوورەچنا زۆر ئەنژ شێخ عومەر کە ئەمری فەرموو مەسەن ئەو دارانە بنێژن و خۆی ناشتوێتی و ئەمری پێ کردووە و حتا ئێسش بەردەوام بووەکو ڕەمزێکی بۆ مزگەوت لێ هاتووە یەکێ مزگەوتێک سوورە چنارێکی لە پەنادا ئەچێنرێ هەندێک خەڵک لەوەشی ئێستا یانی حتا تەسەوڕاتیشی ئەو هەبێ کە جۆرێک لە بەرەکەت هەیە یا پەیوەندیەک هەیە لە بینی مزگەوت و ئەوە پەیوەندێکە تەنها سەڵاحی باوڵێن شێخ عومەری ضیاءالدینە کە ئەمری فەرمووە ئەوە جێبەجێکردن و تەواو جێبەجێکرا ئێستا ئەبێ خۆی مەسەلەن کە نەماوە و لەناو گۆڕ ئەبێت چه ئەجرێکی ئەم سێبەرەی بۆ بڕوا کاتێک تەیرێک بەسەریەوە ئەنیشێتەوە کاتێک کە کەسێکی ڕێبوار یا کەسێکی غەمبەر داری سوورەچنا یەکێک لە فائیدەکانی لە کوردەواری وەکو لە شعرەکانی مەولەوی هاتووە غەمی ئینسان لە بەغەم ئەوە ئەفەرمێ چۆن کەسێک تووشی نەخۆشی زەردوویی بوو بێت تەبەنها مەشهورە لە کورداڵە سەیری ماسیکە ماسیەکان زەردەبن و ئەبرن ئەم نەجاتی ئەبێ وا مەشهورە ئەفەرمێ کاتێک کە سەیری سوورەچنار ئەکەیت گەڵاکانی هەر هەموو ئەوەرێنێ غەمەکەی تو ئەبە لەگە گەڵاکانی خۆیان غەمەکەی تۆ چێتە ناو گەڵاکانی و ئەوەرێ وەلحاڵەوە مەسەلێکی کوردیە مەبەستەکەم ینی سنەیەکی حەسەنە ئینسان دای ئەڕێژێ ئەی بە دوایە ئەجر و پاداشتی بۆ ڕۆ خەڵک فێرە بێ چاوی لێ ئەکا ینی لەناو نمونە لەناو ئەسحابە زۆر زۆرە لەناو تابعینە زۆر زۆرە لەسەر ئەوەی کە کردەوەیکی چاکیان بە ئاشکرا کردو و خەڵک هەموو شوێنیان کەوت ینی ئەگەر ئەم شوێن کەوتنە ئەم ئیقتیدایە ئەگەر ئینسانیەتەکەی ساخ کاتەوە ئەزان چ ئەجر و گەورەیەکی دەسەکەوێ کابوو لە زۆر شوێنە عەبدایەتەکان ئەشارێتەوە بەڵام لە هەندێک جێگەیە نە عەبدایەتەکان ئەشار ئەی کات بۆی خەڵک چاوی لێ بکە بۆی خەڵک فێر ببێ بۆی خەڵک هان بدرێ ئەفەرمێ ئەی ئەو کەسێکەوە ضعیف بوو ئەیزانی کە ئەگەر بیکە نیەتەکەی بۆ ئەوە خەڵک چاوی لێ بکە نیەتەکەی بۆی خەڵک پێ بڵێن پیاوی چاک ئەفەرمێ ئەبێ ئاگای لە خۆی بێ نەفسی خۆی نەخەڵەتێنێ ئەفەرمێ ئەو کەسێکەوە ضعیفە بالضبط ئەو هەیە کەسێک کە غەرق بووە لەناو ئاوێکەوە بەڵام سباحەتێکی هێواش ئەزانە کەمێک سەیری جەماعەتێکی کردکەوە ئەوان هەمووان غەرق بوون ڕەحم و بەزەی خۆی بەسەرا باراندن وستی پەلامار بدا بۆی ئەوان بێن پەیوەندی بەوە بکەن ڕزگاریان کە خۆشی تیاچ و ئەوانیش تیاچ ینی بێنە پێش چاوی خۆت ئاوێکی زۆر گەورە چەند کەسێک خەریکە تیا ئەخنکێ ئەمش خۆی بە حاڵ مەلەوانی ئەزانێ خۆی هەڵ ئەیاتە ناو ئاوەکەوە بۆی ڕزگاریان کە نیەتەکەی ئەمەیە بەڵام کاتی ئەزانی خۆشی ئەوانیش تیا ئەچن ئەو کەسشکەوە ئەوێ خەڵک ئیقتیدای پێوەکە ئەبێ هێزی لە خۆی دروست کردوێ بۆی نیەتەکەی لە بەرخاتی خوا بێ و لەبەر دنیا نەبێ بەهێزەوە بەرەو پیری ئەمە بڕوا ئەگەر هاتوو کەسێکی بەهێز بوو ئەوانیش ئەهێنێ بۆ ئەم کارە ئەوانیش فێری سیباحەت و مەلەوانی ئەکا ئەوانج ڕزگارەکە بەس ئەگەر خۆی لاواز خۆش و ئەوانیش تێ ئەبە بۆی لە مەسەلەی ئیزهاری ئەعمالەکانە ئەبێ زۆر بە وریایی تەعامل لەگەڵاکەن ئەگەر کەسێک زۆر بەهێز بێ و ئیخلاسێکی زۆر بەقووەتی هەبێ و خەڵک بەلایەوە گرنگ نەبێ باشە ئینجا مەدحوزەم بەلایەوە ئەوەی تێپەڕان بێ مساوی بێ ئەفەرمێ کردەوەکانیشی بە ئاشکرا بکە هیچ کێشەیەکی نییە چونکە هاندانی خەڵک بۆ خەیر خۆی لە خۆیان خێرە هەر خەڵک هان بدێ بە هەر کردەوەیەکەت ئەوش ئەبێتە خێرێکی زۆر گەورە ڕێوایەت کراوە هەندێک لە سەلەف هەندێک لە ئەحواڵی زۆر تایبەتی خۆیان دەرخستووە بۆی خەڵک شوێنیان کرد هەندێک لەو پیاوە گەوران لە کاتی سەرمەرگە فەرمویانە مەگریان بە سەرمانە واللهی من لەو کاتێ موسڵمان هەتا ئەمڕۆ حاڵەیە بە زمانمان نەهات هەر زمانم گرتووە لە خەیرا بەکارم هێناوە یا ئۆسمون فليقل خيرا أو ليصمت فليقل خيرا أو ليصمت تجاوزم تكردو خراپەیە بڵێم یا شێخی گەیلانی کە فەرمووی لە 90 ساڵەیە فەرمووی لەو ڕۆژەوەی باڵغ بووم هەتا ئەمڕۆ نەزەرێکم ئەم چاوانم نەکرد بۆ بووی هانی خەڵک بدە ئێستش ئێمە حیاتی شێخی گەیلانی خوێنەوە هێزێک ئەدا بە ئێمە برەوێک ئەدا بە ئێمە
پرتەوێکمان ئەداتێ بۆی ئەها ئینسان بەهێزتر ئەو مرۆڤ وەکو ئێمە توانی ئەوەندە ساڵ چاوەکانی بگرێ ئایا من ناتوانم ئایا نابێ هەوڵ بدەم أفرمي أو بكي كل عياش فرميتي إياك أن تعصي الله تعالى في هذه الغرفة أمش قاري كرد لك كركي فرمي أمش قاري كركي كرد نكي قناها لم جور ما بكي جور فإني ختمت فيها 12,000 ختم سبحان الله 12,000 ختم قرآن ألم جورا كردو نشي بشي قناهي تياك يا رولا أم جورا جوي تايبته برم كردو لختم قرآن ونحو ذلك كثير في كلامهم والله أعلم زور هاويني أمانا لقصي بيو باشانا هيا تواجدي هيا عند جال بيو باشك سيرك إنمونا بحالي خوي هنتو اي بيد بلي من أو رقا دورم بم توزا بري هيج ما بس يكوين يكا تو بيو بلي بياي كي باش ما بس يوي توش أم رقا ببرا إسفادي لي أك أما أجريكي زور قوري دس أكي أي رخصة من دراوة مجال من دراوة كي قناها كان بشارينه أما باسي درخصني عبادته كان بو بمشي وازي نية تتساغ بو دربخه نية تتساغ نوع عبادته كان بشارره إلا ما قلت ومتى بدوز بلا فقه أفرمي بونمونا زكاة مثلا صدقيك مالية أقر تو بيتو هندك بأشكرا خلق نبينا زكاة الدعوة دوهي الله فلاك زكاة كويرة زكاة نادا بۆی مسلمان تووشی گوناه و ئەوە نەبن هەندێک جارەها هەندێک لەم پارانە مەسەن کە هیچ زەکاتە ئینسان بە ئاشکرا نابەشیەک ئەی لە مەسەلەی گوناها چۆن کەتمانی ئەم گوناهەکەم چۆنە ڕوخسەتم پێدرا و عیبەکانم بشارمەوە هەندێک پێیان وا بووە وتویانە ئەگەر کەسێک گوناهەکانی بشارێتەوە خەڵک پێ نەزانێ ئەمە هەر خۆی بۆ خۆی لە ڕیایە باشە بەشێکە لە ڕیا چووکە بوستوێتی ئەم کەسە ئیزهاری ئەوە بکا کە کەسێکی زۆر ساڵحە و گوناهەکانی ئەوە نەکردو بڵاو نەکردێتەوە شاردوونێتەوە ئایا وایە ئەمە ئەفەرمێ صادق ئەو کەسەیە کە ڕیا ناکات ئەگەر هاتو تووشی مەعسیەیەک هات باشە ئەگەر هاتو گوناهبار بوو گوناهێکی کرد كان له سترها بۆ هەیە دای بشارێ لأن الله يكره ظهور المعاصي ويحب سترها خواب عظمتي خوي بينا خوش قناها كان بأشكرا بكرين حزأك قناها كان بشار نوا وإلى نو كوملقا سريان برز نبيتو هندي قناه تصورك حتى بشارتو يمل خيرا كبو بدي هذا أشكرا وظاهر زور خطر أم كسك لما حاولي كجان نو يان شار نوي قناها كي خوياتي أما لخيرا يا أم كسك بە پێشوانەوە ئێمە پێمان وابێ مادام ئێمە ئەمانوی نفسی خۆمان بشکێن ئەوێ گوناهەکانمان لای خەڵک بڵێن نەخێن ئەسڵەن گوناهەکەت مەهمان هەر شێوازێ دای شارە دایخە لعل رب العالمین دەرگەکانی خێر بەسەرتە ئەکاتەوە والله جاری وایە ئینسان یعنی گوناهێکی خۆی ئەشارێتەوە بحکمت نییە خوا جەل جەلاله زۆر کەریمترە لەوەی گوناهێکی لێرە بۆ شاردیتەوە لەو دنیا فەسحەکە بخوا ليرة شادي ولو دنياش نجاته أو قاعدة كيد كفصح بو إنسان قناها كاني دركوتن أوانا ناكات أوي إشيكي باشي كربي لوي كقناها كاني دركوت ويا درخستو خوي شكا احتمال لفظاحتها إنسان دوائي نتوانا بقرته بروا لدز درج وإنسان حد إمكان هول أداك قناها كاني عيبا كاني ستر كاب شارته أما ناكات النفاق هەندێجار گەنج ئەم نەزەڕەیە بۆ دروستە بێ لە باشە من گوناهەکان ئەشارمەوە بە کەسێکی پیا و چاڵک و جوان و ئەوان دەرەکەوم ئایا ئەمە ناچێتە بابی ئەوەی کە هەر خۆی بۆ خۆی تووشی ڕیا بوو بم کە هاتووە عیبەکان و شاردێتەوە پێشتر تەبەن جوانیەکان دەری خستووە لە بەرخاتی خەڵک ئەم جارە عیبەکانی شاردێتەوە لە بەرخاتی خەڵک ناکاتە ئەوەی کە جۆرێک لە نیفاق دووڕۆیی ئەوانە دروست بوو بێ ئەوە غەزالی ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ نەخێر بەڵکو أبي قناها كان بشارته في غمريان صلى الله عليه وسلم فرميتي من ارتكب شيئا من هذه القاذورات فليستتر بستر الله عز وجل هرش كستوشي هاي لو قناها بالرز وبيتامان أبو باخوي ستر كاب ستري خوا أما أجر هاتو قناهي كرد أبو شوازي بلام ضليها يعني خالي نبوتو لما محبتك خو پیغمبری خوا صلی الله علیه وسلم خو یا هرچی بێ ئەوەی ئەوێ ئەوەی خۆشەوێ بەڵام ئەمە ئینسانە تووشی گوناه بووە بەڵام ئەمە ئینسانە تووشی گوناه بکات و ئەوە بۆ خۆی بێ ئەوە غەزالی ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ نەخێر
بعكسەوە کاتێک کە ئەم عیبەتدا ئەشارێتەوە شەرم لە خوا ئەکا شەرم لە عەبدەکانی خواکە ئەمە قووەتی ئیمانی کەسێک ئەمە هێز و برتێوێکی بە هێزی ئیمانە لە ناخی ئەم کەسە ئەبێ پێی ناخۆش بێ گوناهەکانی دەرکەوێت چونکە یعنی صدق ڕازگۆیەتی ئەثەرەکەی ئەمەیە کە تۆ گوناهەکان دەرنەکەوێت ئەی باشە ئەگە گوناهەکانی دەرکەوتن و خەڵک شوێنی ئەو گوناهەکە وزرەکەی بۆ ناڕۆ گوناهی بۆ ناڕۆ من سن سنة سيئة في الإسلام كانت له وزره وزرها ووزر من عمل بها وزر خراپەکاری حەج کەسێ بیکە لەسەر ئەمە هی خۆشی ئەنووسێ و هی خەڵکی تریشی بۆ نووسێ کاو مادا بۆ شێوازەیە واجبە لەسەر ئەم کەسەکە گوناهەکەی بشارێتەوە سەتریکە یان ئەتوانێ گوناهەکەی بشارێتەوە سەتریکە ئەی هەمانە زۆری پێ ناخۆشە خەڵک زەمیکەن ئەفەرمێ ئەو کەسەی کە پێی ناخۆشە زەمیکەن خەڵک کە ئەم ئەیەوێ مەسەن دڵ و با بڵێن ڕۆح و عەقڵ و هەمووی لە تاعەتی خۆیان سەرفکە ئەی باشە ئەگەر زەمی خەڵک وایان لێ کرد ئەم شتیان لێ تێکەڵ کرد بەسەریەکە ئەتوە طبیعی ئینسان ئاوای هەر کەسێ زەمیکە پێ ناخۆش طبیعیە مهما کان بڕواکەن بە دز بڵێ دز زۆری پێ ناخۆش یعنی جۆرێک لە زەمی تیا هەست پێەکە یعنی بە زاڵم بڵێ زاڵم زۆر زەحمەتە بەلای بە کەسێکی زیناکەر بڵێ زیناکەر پێی ناخۆش بە کەسێ بڵێ جاهیل پێی ناخۆش گەورەترین عالمی سەرزەوی پێوە جاهیل پێی ناخۆش ئەی باشە وتنی وشەیە چییە یعنی بەڵام طبیعەتی ئینسان ذەمی پێ ناخۆشە پێی ناڕەحەتە ئەفەرمێ بۆچی پێی ناخۆش ئەگەر هاتوو پێ ناخۆشبوونەکەی بۆ ئەو بوو دڵی پەیوەست نەبێ بە زەمی خەڵک و باسکردنی خەڵکەوە و ئەوێش ئیشێ ترکە پەیوەندی بەخۆیە لەگەڵ خۆیان بەهێزکە ئەفەرمێ ئەم عیلەیە کە ئینسان یعنی ڕقی لە مەدەح بێ خەریکی تاعەتی خوا بێ قەلبەکەی خەریکی ذیکر و ذیکر ڕەب العالەمین بێ ئەمە ئەکاتە چی ئەکاتە هێزی ئیمان واتە کە پێی ناخۆشە زەمی بکرێ هەر ئەکاتە هێزی ئێمان کە پێی خۆشە مەدحی بکرێ هەر ئەکاتە چی قووەتی ئیمان لە هەردوو حاڵەتەکە بۆچی ئەکاتە هەر مثلا ئیمان و قووەتی ئیمان چونکە ئەم کەسە کاتێک کە زەم ئەکرێ مەشغوڵ ئەبێ زیهنی مەشغوڵ ئەبێ بەوە یعنی تۆ هەر یەکێک لە ئێمە بەیانی کەسێک قسێکی ناخۆشمان پێ بڵێ شە خۆمان لێ ناکە بۆ یعنی بۆچی خۆمان لێ ناکە بەشە خەو چ مەربوطە بە قسەی ئەو کابراوە نە ئەوەندە ئەسەری هەیە لەسەر دڵمان کە پێمان ناخۆشە حەز ناکەن کەس زەممان کە ئەگەر کەسێک تاعەتەکانی تەرک کرد لە پێناوی ئەوەی کە تووشی ڕیان نەبێ وازی لە نوێژی زوحا هێناوتی بە خەڵکی لێ دەوخوا نایکم وازی لە نوێژی مەسەلەن با بڵێن سونەتەکان هێنا خەڵکی نایکەم هەر شتێکی تر وردە وردە ئەگەڕایە دووە نێ ئەکرد لەبەرەوەی خەڵک ئاگێلێتی ئەم فەسڵە ئیمامی غەزالی باسی ئەو ئەکادە فەرمێ هەر کەسێک تاعەت تەرکە لە ترسی ڕیا ئەفەرمێ ئەو کەسە ئیللا ئەو شتەی پاڵی پێوەنەوە عەبدایەتی بکە دین نییە دین فهذا ينبغي أن يترك لأنه معصية لا طاعة فيه أبي أما ترك وازي لي بين كبرى وازلم صفة بين نجناك سنة ولا نوك وخلق من بين أما صفة أهل إيمان دار نية ئەگەر هاتوو باعز لەسەر دین لەبەر خاتی خوا ئەم تاعەتی ئەکرد ئەم عەبدایەتی ئەکرد ئەبێ ئاگای لێ بێ بە هیچ شێوازە نابێ ئەو کردەوەی تەرکە ئەبێ لێی گەڕێ چونکە بۆ پاڵنەری ئەم دین بووە واتە مەسەلەی تاعات و تەرکردنی لە خەوفە سەیری تاعەتەکە ئەکەم فعلا بۆنی ڕێی لێ دێ یا بۆنی ڕێی لێ هات قەیناک مەیکە بس هیچ بۆنێکی ڕێی لێ نایە بەڵام احتیمالە بکەمە ڕێ واز لەو احتیمالە بێنە وەرە تاعەت و عەبدایەتی خۆت بە باشی جێبەجێ بکە خەریکی عەبدایەتی خۆت بە هیچ گوێ بە ذەمی خەڵک و باسی خەڵک مەدە ئەگەر کەسێ وازی لە کردەوەیەکی هێنا تەنها لەبەرەوەی ترسا لەوەی خەڵک پێ بڵێن ڕیابازە نەک ترسا لەبەرەوەی خەڵک پێ بڵێن ناباشە ترسا لەوەی کە خەڵک پێ بڵێن چی پێ بڵێن ئەم کەسە کە
وازی لەم با بڵێن کارێ ترسال لە بەرەوەی خەڵک پێی نەڵێن ڕیاکارە وازی لە کردەوەکەی هەنا هاتە دووە ئەم حاڵەتە چی بێ ئەفەرمێ فەلا ينبغي ذلك نابێت بە هیچ شێوازێ لە ترسی ڕیا لە خەڵک پێی بڵێ مڕائی ئەو وازی لێ بێنێ ئەو مەکائیدی شەیطانە إبراهيم نخعي أفرمي إذا أتاك الشيطان وأنت في صلاة شيطان هاتولا نيرجي فقال إنك مراء أي الرياء بس أو خريه شيء رياءك بخوا الرياء للظل ما هي ها قمان بو إنسان دروسه بيه بخوا من أمن يجل بخاتي فلان كاس كرد دوستكم هو بيجنجيه كله مزقوتك أنا بيك صالح أبو خواهي قرر الشفاي بأسنا خوشة حمو جاري نيجي كرد وخلقو هاتولا مالو نيجي تريا كرد كاكا نيش تو بو عالم كردو جائز بو يا جائز نبو بخوا بو خلق جائز بو خم جائز نبو انت والله قرق ليس احلى وكا بو سوكا ايو هستا كم نيجا كم جوان ترى كم يعني حالتك النفسي بو دروز بو همو جاري بيجنجي بو عالم كر هاتو مالو نيجا بتايبه يكر دور درج نيجي خوي هر عين نيج عاديه كردو هو كارك اميه يعني شيطانيت بيد الله كرتو الريابازي تولى بالرياء ميشو كردو ها إبراهيم النخعي فرمي أجر هاتو أو بيوتي تولى نيجابوي فزدها طولا تجلى داخل شيطان يجا قدر يشتري كرا ودر يشتري كرا حتى أتقي باشا جاتو مثلا سبحان الله شتي بسوك جاري وهي لا تقورئك والله جاري وهي كيشا الرياء يعني كاركت فيك أجر لخون نبي دسو في أشكال هالشي عباداته والله من برا بيك جيبا جيك هول بعد ضل يقلا كروا درشتري كروا ها جوانتر ركتر شوازي وسط هم ترتيب مظبوط تركه بو الشيطان نتوانه لو رجع وظالوا بسرته لهن سلف والروايات كرا وكوازيان لهن لعباتنا ولا ترسي الرياء وكو إبراهيم النخعي فرمي كسك هاتجو قرآن إخوان قرآن كي داخس واسي لي هنا فرموا لا يراني هذا أني أقرأ كل ساعة أو نبي وابزانا من حمو ساعتها القرآن أخوانهم فيحمل هذا على أنهم أحسوا من نفوسهم بنوع تزين فقطعوا أفرموا بؤوي طبعا قرآن يا أخوان إبراهيم النخعي كسيها تجو قرآن كده أخذوا دينا أوينك أهاويني أمانة مثلا للسلف صالح وزور روايات كراوة أو كردوين كرا أو كردوين لا ترسي والنباتات وشي الرابية أفرمكاك همو أو رواياتانا لسر شتيك دا أندين هريك لو أنا هسي كل نفسي خلل ماو جور لنقصاني جور لكم ترخمي تواجدك هي بويا هاتو يكسر قطعي أمي كردوا بوي أما تشننك راي قري را هسي كردوا پی خوش ام فلان کس هاتو مالمان بلا جاری ایشی کتابك بكرو اینجا دست پیوک بابي دي با ترشيب يعني لا مسائل الرياء بهموش تقيك اخو جاري بكتابك بدستو تو هستكي الرياء بيك اما قنج بلا نوتا كان حل اخو مانو يعني كل اخو كاسي سيرين اكرين بخو بيمان وابو همو خلق متابعي اما كاو وتاركم لداخي اوانوسي عجب باسي عجب يعني جوري لخو رازي بون جوري بشهانو بالي خويا هلدان يعني بيمان وابو برواكن هيج من نهشتو تو يعني لنظري خو من او مزاني خلافيك اسلام ما لذهن ما ندروس كردو اما يعني حالتك الانسان كدروس ابد إلا سرچاوكي جورك للرياء بخوي بزاني بخوي نزاني بوي بيسي بالتوبة هي بيسي بقرانو هي بيسي بوهيك هول بدا ام بشي نفسي خوي راقري بهر شوازي بهر وسيلة بي بخو زي رواية لقناها انسان كوتا بي كدز برزكاته داوي هاو كاريئك داوي مولتك الاخو اخوة وربها انا مولتن بدا هاو كارم بنبقونا غدرش من نجاتن بي زور طبيعي يجي انسان هندي حالاتي بو دروس ابد اقر جياني هموي اوابيت اكيوت خوشيك وتصور ناكا كان نوجك يك مخلوق نابيني بس خوي خالق بي اما هي هند جارج لانا كيتريه وماذا كم ان شاء الله سود من لم درسور قرتبه ككرتو بختكي امام غزالي اوي بوركي او كدرس كاني بيشو زور بتندي لسر مساله شارنا وعباده وستا فرموا عباده كان انسان اتواني للنيج للرجوع
لەوانە دەری بخا بۆ خەڵک زانی خەڵک بەتاتی اقتیدا ئەکا پێوەی سەدەقەیەکە ئەزانێ خەڵک اقتیدا ئەکا پێوە قەی ناکات دروستە بەڵام ئەمین نییە بۆ نەفسی خۆی ئەگەر ئەمین بوو زۆر ئیسراحەت بوو زانی نەفسی تووشی ڕیان نابێت تا ڕیان بەچی بکەیان ئەو کاتە ئەتوانێت بە ئاسایی ئەعمالە صالحەکانی دەرخا و کۆی ئەعمالە شەڕەکانی ئینسان ئەبێ محاولەکە دایشارێ بیشارێتەوە کەس نەیبینێ لعل رب العالمین عفویەکە سبحان الله لمسألة أعمالي قلبه طبعا بس خوي محاسبة كأسا ضل إما إخلاصي تيايا صدقي تيايا ملائكة لا إزاني أما بس خوا بعظمتي خوي إزاني بلاي صدقي إما تشانك برام بخوا بلاي صلاحي إما لناخ مانا تشانك اللي خوا كاس نازاني هما تسليمي أمين كاتك إنسان جيشتوا الرتبيش أو كلاي نكردوا أبو عبد كاني خوا أو ربطي لقل خوايا باشا يعني زۆر بەهێز ئەو کاتە ئەعمالەکانیشی دەرخا شتێکی باش خەڵک اقتیدای پێوەکە خەڵک فێرە بێ من شتێکم بەلاوە سەیرە یعنی ئەستا تۆ دیقەت بدەن محاضەراتی ئێمە بەعام لە کوردستانە لە هەشتاکانە زۆر بەقووت لە نەوەتەکانیش هەر باشە دوای نەما هەن ئێستا تۆ بچۆ لە مزگەوتێکا محاضەرەیە دابنێ سێرەکەی 30-40 کەس کۆ ئەبێتەوە تۆ ئیتر لەو مەجموعە تۆ زیاکە تۆزە کەمەکە بۆچی هۆکارەکەی چی یەک سێری سووریام کرد جارێکیان عەرێفی وتار ئەدا شێخ محەممەد ڕەمەضان بوڵتی خوا عەفوی کە ڕەبی ئەچێ بۆ گوێگرتن لە وتارەکەی هەر خەڵێکە هەمووی هەڵەسێتەوە لێک تۆ عەرێفیەتە خوارە قوربان وەرە تۆ دەرسەکە وڵڵی ماوە تەلەبەی تۆ ڕۆڵە من هاتم بەس گوێ لێ بگرم ئەم جۆرە ئەزانی چه هاندانێکی خەڵکەیە بۆیە سێرەکەی مەسەلا مزگەوتێک 10,000 کەسە گرێ ئەو لە تەلەڤیزیۆن سێرەکەی باشە لەناو شامە ئەو 10,000 کەسە مزگەوتەکان ئاوا قەپات کرد و دانیشتنی گوێ لە وتارێکرد بەس لای خۆمانها بۆ چکە نمونە عەمەلیەکە نییە بۆ بێ ئەم کۆتە بشکێنرێ ئەچم گوێ لەوەگرم ئەچم گوێ لەوەگرم ئەچم گوێ لەوەگرم باش ئەو بەشێکە یان هەرچی عیباداتی ترم هەیە کە ئەمەوێ بیکەم سەیری ئێرە ئەەکەم کە ساغ بوو ئەڕەم جێبەجێکەم لەعەلە رب العالمین دەرگای خێر بەسەرمانە ئەکاتەوە و خەڵکی تریش هەن ئەدرێ و ئیشی خۆیان لەسەر ئەکەن خوای داوا لێکن بە ناوی جوانە بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمە خوا لە گوناهەکانمان ببورە یا ربی خۆیان سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە عاقبەتمان خێر کە یا ئەکرەم الئەکرەمین خوای دامان مەزیان لەسەر خێر خوای داوا لێکن بە گەوری خۆت بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت خوای لە گوناهەکانمان هەر هەموو ببورە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و براو کەس و کارمان ببورە خوای لە گوناهی ماوەسە و قوتابیەکانمان ببورە لە گوناهی خێزان و وەچە و مناڵەکانمان ببورە هەرچ کەس خوای گیان هەڵەو کەم تەرخەمێکی هەیە عەفو و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەریا ببارێنە هەر عەبدێک لە عەبدەکان گرفتێکی بۆی چارەسەر کە یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین خوایە بۆ خاتری گەورەی خۆت ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفومان کە یا ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی سپاردە لای تۆ زە نابێ ئیلاهی وا نەفسی خۆمان سپاردەی تۆ کرد خێزان و ماڵ و مناڵمان سپاردەی تۆ کرد ژیان و مردنمان سپاردەی تۆ کرد ئیمان و سەلامەتی ئیمانمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین خوایە بە ئەندازی مەرەکەبی نووسرا و لە خزمەت ئەم دینەیە بە ئەندازی هێز و توانای مجاهدان لەناو ئەم دینە شیرینە بە ئەندازی هەناسەی مەخلوقاتی خۆت یا ئیلاهی ئەکرەم الئەکرەمین بە ئەندازی هەموو ڕەنگە جوانەکان بە ئەندازی هەموو تامە خۆشەکان بە ئەندازی هەموو بۆ نەخۆشەکان سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد يا ربي خويا لقناه من الشيء وجبوري وخسر فلسطين كأخوالي ما قبلك